هاوبەشی کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی بۆ بەغدا ئێستا ڕاستەخۆ لە شاری بەغداوە نێردراوی پەیام مححمود کەرکووکی ڕاستەخۆ لەگەڵمانە. کاک مححمود سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵاو لە تۆ لە بینەران بێت کاکزانە. لە گەشتەکانی هەواڵدا باسمان لەوە کرد کە ئەم سێلایەنە لە سەردانی ئەمڕۆیاندا بۆ شاری بەغدا کۆمەڵێک دیدار و چاوپێکەوتنیان ئەنجام داوە. دەرەنجامی ئەم دیدار و چاوپێکەوتنانە چی بوو بۆ خەڵکی کوردستان؟ لە ئێستادا دیارە وەفدی هاوبەشی هەرێمی کوردستان لە شاری بەغدان لە ماڵی عەمار حەکیمن، سەید عەمار حەکیم سەرۆکی ڕەوتی تەیاری حیکمە، دوای ئەوەی کە ئەمڕۆ سەردانی بەڕێز حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراقیان کرد، دواتر سەردانی سەرۆکی پەرلەمانی عێراقیان کرد دکتۆر سەلیم جبوری، دوای دکتۆر سەلیم جبوری سەردانی سەرۆک کۆماریان کرد دکتۆر فواد ماسووم. لە ئێستاشدا کۆبوونەوەکان و وەفدی هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێز عەمار حەکیم لە کۆبوونەوەدایە کە نزیکی دەخولە پێش ئێستا گەیشتنە شوێنی کۆبوونەوەکە. زۆر باشە. ئەوە زانیمان کە وەفدی کوردی لەگەڵ حکوومەتی عێراق باس لە شایستەدارایەکان و موچەی فەرمانبەران و هێزەکانی پێشمەرگە و پارەی گەرمی جووتێرانی کردەوە، بەڵام لەگەڵ لایەنە عێراقیەکان گفتوگۆ و تەوەری بابەتەکانیان لەسەر چییە؟ حەزەکەم ئاماژە بە خاڵێکی گرنگ بکەم لەم کۆبوونەوانەی ئەمڕۆ کە ڕوویدا بە تایبەت لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە دکتۆر حەیدەر عەبادیە. ئەویش ئەوەیە کە بەڕێزیان کە سەرۆکوەزیرانی عێراق تەئکیدی لە گەڕانەوەی ئاوارەکان کردوێتەوە بۆ دوو سوورمات و پێکهێنانی ئیختیکی هاوبەش لە نێوان تەواوی لایەنەکان دەربڕیوە، هەروەها گەڕانەوەی خەڵکی دووز وەکو ئاماژەمان پێکرد لەسەر بنەمای تەوافق لە شارۆچکەی دوو سوورمات و لانەدانی قایمقامی شارۆچکەکە کە بەڕێز شەلال عەبدوولە و لە شوێنی خۆی بمێنێتەوە. کۆمەڵێک بابەتی تر باسی لێوە کراوە، لەوانە باز لەوە کراوە کە بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید بڕیاردەری لیژنەی دارایی بکرێت بە ئەندامی ئەو لیژنەی وردبینی ئەکات. ئەم هەواڵە زۆر تایبەتە بە کەناڵی ئاسمانی پەیام، بکرێت بە ئەندامی وردبینی چاودێریکردنی ئەو وردبینیەی کە ئەکرێت بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان بۆ سەرجەم وەزارەتەکان کە بەڕێز حەیدەر عەبادی ڕاستەوخۆ داوای کردووە لە ئەحمەدی حاجی ڕەشید کە بەم کارە هەستێ. هەروەها بەڵێنی ئەوەی داوا کە تەواوی وەزارەتەکان وردبینی موچەیان بۆ بکرێت و ئەو قائیمانی کە نێردراون بۆ بەغا و لە داهاتووشدا ئەنێردرێن ئیشی جدی لەسەر بکرێت. بەڵێ کاک مححمود، وەفدەکە لەگەڵ کێی تر دانیشتن و گفتوگۆ ئەنجام دەدا و کەی دەگەڕێنەوە؟ بۆ ئەم شەو پێم وا بێت کۆتا کۆبوونەوە لەگەڵ بەڕێز عەمار حەکیم دەبێت بۆ سبەینێ وەکو ئەو زانیاریانەی بەدەست من گەیشتووە لەلایەن وەفدەکەوە بۆ سبەینێ لەگەڵ بەڕێز مالیکی وەفدەکە کۆ دەبێتەوە، بەڵام دوای بەڕێز مالیکی وەفدەکە سەردانی چی ئەکات و لەگەڵ چی کۆ بێتەوە. لە ئێستا ئاجەندای کۆبوونەوەکان دیار نییە و جەدوەل ئەعمالی داهاتوویان تا ئەم ساتە وەختە هەر ئەوەندەیە لە کۆتایی ئەو کۆبوونەوەی کە لە ئێستایا بەڕێوە ئەچێت لەگەڵ بەڕێز عەمار حەکیم، سبەینێش لەگەڵ بەڕێز مالیکی کۆ ببنەوە. زۆر باشە. مححمود، خۆتەزانی کە چاوەکان هەمووی لەسەر ناردنی موشەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە لەلایەن حکوومەتی بەغداوە. حەیدەر عەبادی وادەیەکی دیاری نەکرد بۆ ڕەوانەکردنی بەشە بۆ جێی هەرێمی کوردستان وەک پشکی فەرمانبەران؟ بەڵێ، ئێمە کاتێک لە ئۆتۆمبیلەکە دەگەڕاینەوە بەرەو شوێنی حەوانەوەی وەفدەکە، بەڕێز یەکێک لە ئەندامانی وەفدەکە کە بەڕێز حەسەن جیهادە ئاماژەی بە خاڵێک کرد، وتی ئێمە بەڕوونی ئەوەمان خوێندەوە لە بەڕێز عەبادی کە نیازی پاکە بەرامبەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەرامبەر موچەخۆران و بەڵێنی پێدانی ئەو موچەی داوە لە هەمان کاتدا بڵێن زیاتر لە نێو کۆبوونەوەکە کاک محەممەد حەکیم و بەڕێز کاک شۆڕش حاجی گفتوگویان زیاتر ئەنجام داوە لەگەڵ بەڕێز عەبادی و داوای مافەکانی گەلی کوردیان کردووە لە هەمان کاتا داوای ئەوەیان کردووە
کە خەڵک لە ئێستادا بژێری ژیانی قورسە و موچەی نییە و پێویستی بە کۆمەڵێک پێداویستی ژیانی خۆی هەیە ئەو لە ئێستایا بەڵێنی ئەوەی داوە کە موچە بنێرێت بەڵام یەک تۆز ئەمەی وتووە کە سەبرم لەسەر بکەن تاوەکو وردبینی ئەەکەم وردبینیەکەش زۆری پێ ناچێت و لە ماوەیەکی زۆر نزیکدا ئێمە موچە ئەنێرین بۆ هەرێمی کوردستان. بەڵێ نێردراوی کەناڵی پەیام محمود کەرکووکی زۆر سوپاس کە لە بەغداوە کۆمەڵێک زانیاریت پێداین.